بۆ ئامادەبوونتان. طبعا ئەمڕۆ دوو بابەتی گرنگ باز دەکەین پەیوەست بە ژیانی هاوڵاتیان و کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە. بابەتی یەکەم بابەتی ستیکەری دەرمانە کە لە ماوەکانی پێشوو چەندان جار هۆشداریمان داوە لەوەی کە نرخی دەرمان لە هەرێمی کوردستان بەو ستیکەرە تازەیە و بەو تەندەرەی کە لە ساڵی ڕابردوودا کراوە بە شێوەی ئەوەندە زیاد دەکا ئەمەش بە وتەی شارەزایانی دەرمان و هەروەها کۆمپانیەکانی دەرمان خۆشیان لە هەرێمی کوردستاندا. لە ساڵی ڕابردوو تەندەرینگێک بە شێوەی تەندەرینگ پرۆسی ستیکەری دەرمان دووبارە خرایەوە پرۆسی تەندەرینگەوە لە هەرێمی کوردستان لەلایەن کوالەتی کۆنتڕۆڵ وەزارەت تەندروستیەوە 5 کۆمپانیا تەقدیمیان کرد لەو 5 کۆمپانیا کە سییانیان بەناوی دووبارە بوو هەمان کۆمپانیا بوو دووکواتە سێ کۆمپانیا حەقیقی بوو و پێشتر ستیکەری دەرمان کە نرخەکەی چەند تونیوێک بوو درا بە کۆمپانیایە کە لە هەمویان گرانتر تەقدیمی کردبوو بە 4 سنت کە ئەمە کێشەیەکی گەورەی دروست کرد بۆ دەرمان و بازاڕی دەرمان لە هەرێمی کوردستاندا کە ئەمار و کولفەیەکی زۆر لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان زیاد کرد. باسکردنمان بە بەرپرسیارەتی لە بەردەم ڕای گشتی و وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان هەستین بە شەکواکردن و سکاڵا تۆمارکردن لەلایەن داواکاری گشتیەوە ئەم بابەتەماندا بە داواکاری گشتی لە 19/11/2021دا داواکاری گشتی لە 13/12/2021 بەم نووسراوە داوای جوابی داوەتەوە کە ئەم ستیکەرە نایاساییە و دوو خاڵی ئاماژە پێکردو. یەکەمینیان هەڵۆشانەوەی گرێبەستەکە لەبەرەوەی کە نایاسایی بووە، خاڵی دوومیان پێکەنانی لیژنەیەکی لێکۆڵنەوە بووە بۆ کەم تەرخەمی لەو بابەتە. بەڵام بەداخەوە وەزارەتی تەندروستی و کوالەتی کۆنتڕۆڵ لەبری ئەوەی کە بابەتەکە ڕابگرن دووبارە لە 26/6/2022 داوێتی بە کۆمپانیایش کە ئەم جاران بەڕاستەوخۆی بەبێت تەندەرینگ کە ئەمە کارەساتێکی گەورەیە و غێرە قانونە. لێرەدا چەند خاڵێکێک کە پێویستە ئاماژەی پێ بکەین. یەکەمینیان کوالەتی کۆنتڕۆڵ و وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان پابەندی بڕیارەکانی دادگاکانی هەرێمی کوردستان نابن. ئەی چۆن خۆیان بە نایاسایی بەبێ ئەوەی کە هیچ شتێکی لەسەر بێ هاوڵاتیەک تۆمەتی دەخەنە پاڵ دەخەنە سووسی زیندانەکان و دەڵم بڕیاری دادگایە، بەڵام لە کاتێکدا کە حکومەتی هەرێمی کوردستان خۆی پابەندی بڕیارەکانی دادگا نابێ. ئەمە نقطەی یەکەم. نقطەی دووەم ئەمەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان بە جۆرەی کۆمپانیەکانی دەرمان کە ئەمە ناوی کۆمپانیەکانی دەرمانە کۆمەڵێک کۆمپانیای دەرمان لە هەرێمی کوردستان کە ئەوە ناوەکانیانە دەرمان لە هەرێمی کوردستان بەدە ئەوەندە ڕێژەکەی زیاد دەبێت لەسەر هاوڵاتیان واتە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەمە دوای جێبەجێکردنی ئەو گرێبەستە بە ڕێژەی دە ئەوەندە گرانتر دەبێت دەرمان لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بکڕن. ئێمە داواکارین بە سووریکارم تەندەر نایاساییە ڕابژیرێت. ئەگەر پێویست ڕێکاری یاسایی تریش دەگرینێ بەر داومانە بە سەرۆکایەتی پەرلەمان ڕێکاری یاسایی ناو پەرلەمانمان گرتووەتە بەر داومانە بە لیژنەی تەندروستی ناو پەرلەمانی کوردستان داومانە بە داواکاری گشتی و بە ئیدعای عام لە هەرێمی کوردستان کە سکاڵاکە وەزارەتی تەندروستی دۆڕاندوویەتی ئێستا پێوە پابەند نابن. یعنی ئەمە کارەساتێکی گەورەیە کێشەیەکی گەورە بۆ هاوڵاتیان دروست دەکات و لە هەمان کاتیشدا نرخی دەرمان زۆر زیاد دەکات. ئەم کێشەیە گەڕانە گیرێت لە ماوەکانی داهاتوو نرخی دەرمان بە تایبەتی دەرمانی شەرپەنجە گران دەبێت دەرمانەکانی تر کە بەشێکیان بەداخەوە بە قاچاقیش دێنێرە هەرێمی کوردستانەوە گران دەبێت. بۆ چارەسەری ئەم بابەتە پێویستمان بە دوو شت هەیە. بە خێرای حکومەتی هەرێمی کوردستان هەنگاوی جدی بگرێتە بەر لەبارەیانەوە. یەکەمینیان هەڵوەشانەوەی ئەم گرێبەستە و بە شێوەیەکی عادلانە بیدا بە کۆمپانیەکان بە شێوەیەکی ئاشکرا کۆمپانیەکانی دەرمان لە هەرێمی کوردستان و تەباکردنی ستیکەر و دووەمینیان تەسعیرەکردنی دەرمان بەس تەنها نەک بۆ نۆڕینگەکان بەتەنها بەڵکو بۆ کۆمپانیەکانیش کە ناکرێت کۆمپانیایەکیش حەبێکی پانادۆڵ بە $3 داخل کا میثالەن لێرە بیفرۆشتەوە $2. بۆیە دەبێت تەسعیری دەرمان بۆ نۆڕینگەکان بکرێت و بۆ کۆمپانیەکانی دەرمانیش بکرێت بۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستان سوودمەند بن و بتوان بە نرخێکی گونجاو و هەرزان دەرمانیان دەست پێوە لە کاتێکدا کە هاوڵاتیان لە زۆربەی خزمەتگوزارەکانی تر بێ بەشن لە هەرێمی کوردستاندا. بەڵێ ئێمە لە ماوەکانی ڕابردوو وەکو لیژنەی سامانە سروشتەکان لەگەڵ وەزیری سامانە سروشتەکان بۆ وەکالەت کۆبووینەوە کە بەڕێزیان وەزیری کارە باشە ئاماژەی بۆ کرد کە حکومەتی هەرێمی کوردستان بڕێک پارەیەوەکو مەدعوم داناوە بۆی کە بیدا بە نەوتی هەرێمی کوردستان و هاوڵاتیان نەوتیان بەسەردا بەش بکرێت. لە بیدایەتدا ئەمە پێویستمان بە 258 ملیۆن لتر هەیە بۆ تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان ئەگەر هەر ماڵێک بەرمیلێک نەوت وەربگرێت. بەڵام حکومەتی هەرێمی کوردستان کە ئێستا مانگی یەکە تا ئێستا بڕی 43 ملیۆن لتر نەوتی دابەش کردووە کە ئەمە دەکاتە 170 هاوڵاتیانی هەرێمی کوردستان واتە 183 هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان خانەوادەکان تا ئێستا نەوتیان وەرنەگرتووە. من بەڕوون و ڕاشکاوی دێڵم دوو کێشە لەمەدا هەیە. یەکەمینیان بێبەرنامەی حکومەت فەشەلی هێناوەلەوەی کە نەوتی سپی لە کاتی خۆیدا و سەعری مەدعوم بەسەر هاوڵاتیاندا دابەش بکات و دووەمینیان ئەو سەعرەی کە دیاریان کردبوو کە 103,000 دینار بوو ئەمە بە هیچ شێوەیەک دامکردنی نەوت نەبوو بە پێچەوانەوە ئەمە کڕینی بوو و فرۆشتنەوەی بوو بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. من ئەو کاتەش داوام لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کرد کە بە هیچ شێوەیەک ئەو نەوتە وەرنەگرن چونکە ئەمە تەنها کردن و فرۆشتنێتی بە هاوڵاتیان و حکومەت ئەگەر بیویستا کێشەی نەوت چارەسەر بکات دەیتوانی کۆگای گەورە دروست بکات ئەمباری گەورەی نەوتی دروست بکات لە هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشدا نەوت لە هاویندا بکرێت لە ئێستا بە شێوەی دام بیداتەوە بە هاوڵاتیان کە تەنها 258 ملیۆن لترە. ئەمە 3 بۆ 4 ساڵە کە نەوت بەو شێوەیە. من دوو ڕۆژی ڕابردوو لە شار ڕانیە سەردانێکی مەیدانیم کردووە کۆڵان هەیە 3 ساڵە بەرمیلی نەوت دانراوە تا ئێستا نەوتی وەرنەگرتووە. آخر حکومەتێک نەتوانێت لە ماوەی 3 ساڵدا بەرمیلێک نەوتدا بە هاوڵاتیانی خۆی بە شێوەی مەدعوم ئاخرەمە چۆن حکومەتێکە.
ئەمە فەشەلی سیاسیە فەشەلی ئیداریە لە هەرێمی کوردستان ئێمە بە واضحی شتومانە کە حکومەت لە پرۆسەی دابەشکردنی نەوت فەشەلی هێناوە لەبەری بێ بەرنامە بووە.